سڵاوتان لێبێت. راپۆرتێکی ڕۆژنامەی سەباحی سەربا حکوومەتی عێراق کە باسی هەڵۆشانەوەی قەواری هەرێمی کوردستانی کردبوو کاردانەوەی لێکەوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێک لە بەرپرسانی هەرێم بەتوندی وەڵامی راپۆرتەکەیاندایەوە. حکوومەتی عێراق و دەستەی ڕاگەیاندن و خودی ڕۆژنامەکەش ڕوونکردنەوەیان بڵاو کردەوە. تەنانەت لە ئەرشیفی ئەلکترۆنی ڕۆژنامەکەشدا راپۆرتەکەیان سڕیەوە، بەڵام دیارە دادی ئەو نیگەرانیی کوردی نەداوە و بەرپرسانی هەرێم بەردەوامن لا وەڵامدانەوەی راپۆرتەکەی سەباح. بۆ گفتوگۆی زیاتر میوانداری سەلام عەبدوڵڵامان کردووە کە سەرنووسەری ڕۆژنامەی خەباتی زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستانە. کاک سەلام سڵاوت لەبێت، سپاس بۆ ئامادەبوونت. لە پاش کاردانەوەکانی راپۆرتەکەی ڕۆژنامەی سەباحەوە دەتوانین بڵێن لە ئێستاشدا یاخود تاوەکو ئێستاش ڕۆژنامەی کاخز نەمردووە و هێشتا هێزی خۆی لەدەست نەداوە؟ وڵی باجۆم لێ نەبوو لە قسەکانی لە دوای کاردانەوەکانی بابەتەکەی ڕۆژنامەی سەباحی عێراقی ئەتوانین بڵێن لە ئێستاشدا ڕۆژنامەی کاخز هێزی خۆی ماوە و نەمردووە؟ بەتەکید ڕاستە تەکنەلۆژیا تەسیرێکی گەورەی کردوتە سەر ڕۆژنامەی کاغەزیش، بەڵام بەو ڕادێنێ کە بڵێ هەر نەمابێ و پێویست نەکا. ئێستا جەماوەری خۆی و خوێنەری خۆی هەیە و ئەی هەر بۆیە ئەم هەموو ڕۆژنامەیە تا ئێستا بەردەوامی دەرەچێ. دیارەگە خەڵک نەیخوێنایەتەوە چۆن ئەوم خەڵکە ئاگاداری ئەو نووسینە بوون کە لەو ڕۆژنامەیە ئەو بیرۆڕاچەوتانەی تیا بڵاو بووە، خەڵک پێی ئەزانی. دیارە خەڵک متابعی تا ئێستا ڕۆژنامەی باشە. ئەحمەد عەبدولحەسین ڕۆژنامەی سەباحە ئەمڕۆیە گوتارێکی نووسیوە و دەڵێت بابەتەکە پیشەیانە نووسراوە و هەموو بۆچوونە جیاوازەکانیشی تێدا بووە. لەلایەکی ترەوە گوتەبێژی حکوومەتی عێراق دەڵێت ئەوەی لە سەباح بڵاوکراوەتەوە بۆچوونی شەخسیە و گزارش لە سیاسەتی حکوومەتی عێراق ناکات. بەڕای ئێوە کە ئەزمونتان لە کاری ڕۆژنامە نووسیدا هەیە، ئەم ڕوونکردنەوانە قەناعەت پێکەرن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان؟ تا ڕادەیەک باشە، چونکی یەکەم جار خەڵک هەموو کەسێ وای تەوەقوعەکە کە ئەمە ڕای خودی حکوومەتی عێراقی بێ، بەڵام کە ئەو ڕوونکردنەوەی کە ئەمڕۆ ئێمەش لە ڕۆژنامەی خەباتە بڵاومان کردەوە وتەبێژێک بە ناوی حکوومەتی عێراقەوە، ئەوە دیارە تاکید لەسەر ئەوە کاتەوە کە ڕای حکوومەتی عێراقی نییە، وەکو نووسەرێک یان کەسێک ڕۆژنامە نووس بێ یان شتێ بێت، ئەوە ڕای خۆی بڵاو کردێتەوە نەک ڕای حکوومەت. تووشی حکوومەت ئەوە بەڕسمی ئەو ڕوونکردنەوەی بڵاو کردێتەوە، ئێمەش وەکوتم بۆمان بڵاوکردنەوە جارێکیکە. باشە. راپۆرتەکەی سەباح پشتی بەڕاپرسی مانگێک لەمەوبەری سنتەری شیکار بەستووە کە نووسینگەی سەرەکیەکەی لە شاری هەولێرە. بەر لە ڕۆژنامەی سەباحیش چەند میدیایەکی دیکەی کوردی و عەرەبیش چەند هەفتەیەک لەمەوبەر ئەنجامەکانی ئەو راپرسییان بڵاو کردبووەوە. پێت وایە حکوومەتی هەرێم ئاگاداری ئەمانە بوو بێت لە پێشتردا، یاخود ئەوەی بەلاوە گرنگە کە میدیای فەرمی حکوومەتی عێراق کە ڕۆژنامەی سەباحە بڵاوی کردوێتەوە، یاخود بە شێوەیەکی تر حکوومەتی هەرێمی کوردستان پێی وایە بڵاوکردنەوەی راپۆرتەکە گزارشکردن لە سیاسەتی حکوومەتی عێراق بۆیە وا پێی تێکچووە؟ خۆی ڕاستە دەوروبەری 2 هەفتە یا 3 هەفتە بێ ئەو راپۆرتە بڵاو بۆتەوە. ئێمە زۆر بەش وەکو شتێکی جدیمان وەرنەگرت، چونکی دەیان موەسسە ئەو شتانە بڵاوە کاتەوە ڕاپرسیەکە، هەرچەند ئێمە بڕوامان نییە کە ئەوە ڕاپرسیەکی زۆر ڕاست و دروست بێت، چونکی خۆ دەزانین ڕاپرسی بەدەست ئەو کەسەیە کە ڕاپرسەکەیەکە ئەتوانێت دەستنیشانی ئەو کەسانە بکات پێشەکی زەمینەی بۆ بسازێنە کە چۆن بێ. بۆ زانیاریت هەندە تەلەڤیزۆنەیە تەنیا پرسیار لەو کەسانەکەن کە بۆ نمونە دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن، ئەچون بەس پرسیار لەوان ناکەن، بەتەکید ئەنجامەکەی بەدڵی ئەوان دەرەچێ و دژی حکوومەتی هەرێمە بێ. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەومان بە جددی وەرنەگرت و وەکو هەر ڕاپرسێکی کە سەرپێی ئێمە معاملەمان کرد لەگەڵ. بەڵام کاتێک کە بوو بە نووسینێک لەسەر ڕۆژنامەیەکی حکوومەتی عێراقی و بەو شێوە زەقەوە بەو شێوەی کە نووسرا بوو ئەحتیمال کرا بۆ سەر هەندێک داتا کە جێی متمانە نییە و خەڵکانێکیان لەگەڵ خەڵکانی قسەیان کردبوو کە ڕەنگە پێشینەیەکی ئەوتوان لەگەڵ کوردایەتیان نەبوو بێ، ئەگەر نەڵێن دژایەتی حرەکەی کوردیشان کردو هەمیشە. لەبەر ئەوە ئێمە تا لەوێ بڵاو نەکرایەوە بەو جددیەتەوەرمان نەگرت و بەو نوع ئەسێرمان نەکرد. بەڵام دوای ئەوەی کە بڵاو کرایەوە بێدەنگش بوو لەسەری
بۆیە ئێمە هاتینە جواب بووە حزبیش وەڵامدانەوەی خۆی هەبووە هاتە جواب لەسەری. بەڵێ سەرنووسەرەکەی ڕۆژنامەی سەباح دەڵێت ئەوەی نامە و جێگەی سەرنجە ئەوەیە کە ڕۆژنامەی دیکەی عەرەبی لە نمونەی ڕۆژنامەی عەرەبی لەندەنی هەمان ڕاپرسیان بڵاو کردوتەوە بەبێ هیچ کێشەیەک تێپەڕیوە. پرسیارەکە ئەوەیە بۆچی کە لە سەباح بڵاو بووەوە ئەم کاردانەوەی دروست کرد. آخر کە ڕۆژنامەیە بڵێ من زمان حاڵ یان سەر بە حکوومەتی عراقیم ئەوە جیاوازە لە هەر ڕۆژنامێکیکە لە هەر شوێنێکیکە لە هەر ئیشارەتێکیکە پێ بدرایە ئاسایی بوو. ئەوە موسسەیەک چۆ ڕاپرسێکی کردو اینجا چەند ڕاستە چەند دروستە ئەوە مەسلەیەکی ترە. ئێمە و حکوومەتی هەرێمیش و حیزبیش بەو جدیاتەوەری نەیەگر بۆیە بێدەنگژبوو لەسەری وەکو هەر ڕاپرسێکی ترکە بڵاوکە. بەڵام کاتێ کە لە لاپەڕەی یەکەمی ڕۆژنامەیەکی حکومی بڵاوە بێتەوە دیارە ئەوە معناو مەغزای خۆیە. ئەگەر ئەوان ئەنوویست ڕێز لە حکوومەتی هەرێم بگرن نەهاتن ئەو بیر و بۆچوونە شەوتە لە لاپەڕەی یەکەمی ڕۆژنامەی سەباح بڵاوکەنەوە. باشە لە ژمارەی ئەمڕۆی ڕۆژنامەکەشدا بەشی خوارەوەی لاپەڕەی یەکەم دەرخان کراوە بۆ ڕوونکردنەوەکانی گوتەبێژی حکوومەتی عێراق و تۆڕی ڕاگەیاندنی عێراقیش کە خاوەندارەتی ڕۆژنامەکە دەکەن. ڕۆژنامەکە ئەمەی وەکو داڵدەدانێک یاخود دڵنەوایەک بۆ هەرێم نەکردووە پێت وایە؟ بابەتەکەی دیارە لە نووسینەکانە دیارە کەڵڕێی ئێمە نیە و ئەوە نووسەرێک ئەوەی کردووە ئەوە تعبیر لە ڕێی خۆیان ناکاتەوە ئەو ڕوونکردنەوەژەوە دلیلی ئەوەیە کە ڕەنگە بەبێ ئاگایی ئەوانیش بڵاو کوورکرابێتەوە یا وەکو خۆیان دەڵێن وەکو ڕۆژنامەی وەکو خەبرێک. بەڵام گرنگ ئەوەیە بۆچی لە ڕۆژنامەی سەباحە ئەو گرنگ و بایەخیان پێدا هۆکارەکە چی بوو؟ ئایا پەیامی بوو بۆ هەرێم یان نەقلکردنی دیمەنێکی چەوتی هەرێم بوو کە خەڵک ناڕازیە بەو ڕادەیە لە هەرێم کە ئەوێ بگەڕێتەوە بۆ سەر بەغدا و حکم لە بەغاوە قوبولکە کە ئێمە پێمان وایە ئەو ئەسڵ وەساسی نێزوچی ئەم گەلە گەلی خۆمان گەلی کورد لە هەرێمی کوردستان ئەوە نزیکەی 100 ساڵە خەبات کاتێک کۆشی قوربانیەدا بۆی ئەم دەستکەوتانەی کە ئەمڕۆ بەدەستێناوە هەرچەند کولک و جۆگراوە هەرچەند ئەو مادە دەستوریانەی کە متعلقە بە هەرێمی کوردستانەوە تا ئێستا هەتا 53 مادەشە جێبەجێ نەکراوە و هەڵس و کەوتە چەوتەکانی حکوومەتی عێراقی ئەوانە هەمووی دیارە. بەڵام بۆچی بیزاد لە ڕۆژنامەی ئەوان لە لاپەڕەی یەکەم ئەو بابەتە بڵاوکەنەوە جێی گومان بوو بۆیە ڕەتفعلەکەی بەو شێوەیە بوو. بەڵێ لە ئێستاە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە پێتان وایە بڵاوکردنەوەی ئەمڕ ئەنجامی ئەم ڕاپرسیە لە راپۆرتێکی حکوومەتی عێراقات تا چەند کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بێت؟ ئێمە دوای ئەو ڕوونکردنەوەی ڕەنگە بەو جدێتە وەری نەگرین بەڵام ئەمە هەر بە ئێمە وای تێگەن ئەمە پەیامێ بێ ئەمە گوشارە بێ لەسەر شاندەکانی داهاتوو یعنی وای پیشان بن کە خەڵکی هەرێم ناڕازیە لە حکوومەکە و لە حکومڕانی کورد و ئەیانەوێ بگەڕێنەوە بۆ سەر بەغا کە لە ڕاستەیە ئەمە دروست نییە. ڕەنگە خەڵکانێکە بێەوە لە دەسەڵاتەکانی پێشووتریشە خەڵچێکە بۆ خۆی فرۆش بە بەغدا خەڵچێکە بوو چەکی بۆ بەغاڵەگر خەڵچێکە بوو جاسووسی بۆ حکوومەت دەکرد ئەنی ئەوە شتێکی زۆر نامۆ نەبوو. بۆیە گەر ئێسش ئەمڕۆ خەڵکانێکە بن ڕایان پێچەوانەی هەرێم و پێچەوانەی ئەو هەموو تێکۆشان و قوربانیدان و ماڵوێرانەی کە بە سەگەلەکەمان تۆ گەڕێشی ناقۆڵای هەبێ ئەبێ هەبێنی ئەوش ڕەنگە دوور نییە چوچی خۆ تۆ ناتوانانی 100% بڵێ هەموو دانیشتوانی کوردستان هەرێمی کوردستان هەمووی لایەنگیری حکوومەت ڕەنگە هەبێ ناڕازی بێ. بەڵام ئایا گەڕانەوە بۆ بەغا چارەسەرە وەکو ئەوان ئایانوێ پیشانی خەڵکی بن ئایا بینەوە بە پارێزگایەک بۆ بەغا بۆ هەرێمێک کە ئێستا گەشتۆتە ئاستێک کە بە دەستور دانی پێدانراوە کە یەکێ لە داواکانی دوای داواکانی گەلەکەمان دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن و دیکتاتۆریەت ئەوە بوو کە ستاتویەکی تایبەت بدرێ بە هەرێمی کوردستان وەکو هەرێم معامەی لەگەڵا بکرێ نەک وەکو پارێزگایەک هەرچەند لە سەرەتای حکومە خەریو بیکەن بە نظامی پارێزگاکان و عێراق بۆ کەژدە پارێزگا سیرکردن بەڵام سەکردایەتی کورد و جەبهەی کوردستانی و
هەموو گەلەکەمان بە تێگرا لاەنگری ئەوە نەبوو کە جاریش کێمە بین و بە پارێزگای ئێمە تێکۆشاین بۆ ئەو مافانە ئەمڕۆ لە چوارچێوەی حکوومەتێکی فێدەراڵەیە کە ئێمە قوبوڵمانە. بەڵام من ئەوەی بۆ چم کە ئەمە ڕەنگە تەسیر نەکا بۆ دەرەجێ لەسەر گوشارەکە سوچی وەفدی هەرێمیش تێگا کە ڕای هەرێم بە فعلی چۆنە. ئەوە تا هەر ئەمڕۆ بە چاوی خۆتان بینیتان لە شاشەکانی تەلەڤیزۆنەوە چۆن پێشوازی لە سەرۆکی هەرێم لە کۆنفرانسی ئاسایشی مینۆخ کرا، چۆن پێشوازیشی واگەرم لە سەرک وەزیرانمان کرا لە پاریس لەلایەن بەرزترین دەسەڵات و لەلایەن ئەمانوێل ماکرۆنەوە. ئەمانە هەمووی وەگەینە کە ئێمە ستاتەوەکەمان دام پێدانراوە و وڵاتان نەزانن کە ئێمە هەرێمێکین و مافی خۆمان هەیە. لەبەر ئەوە ئەگەر کەسێک یا لایەنێک یا شخصێک ڕێکی پێچوانەیە بێ ئەوە وەکو وڵاتێکی دیموکراتی ئێمە تەقەبولی وشەکەن بە چەند کەسێ بەڵام نەک ئەوە بکەیت بە بنەمایە کە هەموو گەلی کورد خوازیاری ئەوەیە کە ئەمە ڕاست و دروست نییە و پێچوانەی حەقیقەتە. بەڵێ پێتان وایە ڕۆژنامەی سەباح فشارێکی زۆری لەسەر بوو بێت بەو پێی لە درنگانێکی شەوی ڕابردوودا لە ئەرشیفی ئەلکترۆنی خۆیدا دەستکاری لاپەڕەسی ڕۆژنامەکەی کردبوو کە ئەو راپۆرتەی سڕی بۆ کە باسی هەڵوەشانەوەی قەواری هەرێمی کوردستانی تێدا دەکرد. وەڵای دوور نییە هەستی بە تاوان کردبێ هەستی کردبێ کە شتێکی زۆر ناقۆڵیان بەرامبەر هەرێم کردووە. ئێمە خۆمان داناوە کە بەشێکین لە عێراق وڵاتێکی دیموکراتیمانێ ئەمانەوێ فشار خۆیان هەستیان بە تاوان کردبێت پەشیمان بوو بێتنەوە یاخود زەخت و فشاریان لەسەر بوو بێت هەست بە پەشیمانکردنەوە بێ کە هەڵیان کردووە اینجا چۆنی ناوەنێ بەو گوناها کردبێ کە کردویانە دەرەق هەرێم کە نابوو بەو شێوەیە راپۆرت بڵاوکردنەوە. موسسەیەک راپۆرتێکی بڵاو کردێتەوە ڕاپرسیەکە یعنی بۆ تۆ لێ دەبێت بە ڕاستەقینە کە هەموو دانیشتوانی هەرێم خوازاری ئەوەی ئەم هەرێم هەڵبۆشێتەوە و خوازاری ئەوە بینەوە بە پارێزگای لە عێراق کە ئەوە هیچ بنەمایەکی ڕاستیتان نە بەڕاستی. باشە کاک سەلام کۆتا پرسیارم ئەگەر ئەوە بێ هەر بە جددی قەوارەی هەرێم مەترسی هەڵوەشانەوەی لەسەرە ئەوە خوازیارین ناحەزەکانەوەکو نووسینەکەی من کە نووسیومە خەونی ناحەزان و قەوارەی هەرێم ڕەنگە خەڵکانێکە بێ مستەفید بوون لە ڕژەمەکانی پێشوو خەڵکانێکە بێ دژی میلەتەکەی خۆیان بنەوە شتێکی نامۆ نییە لە ناو میلەتانە کە خەڵکێکە بێت جیاواز لە تۆ بیرکاتەوە بەڵام زۆرینەی خەڵکی هەرێم داوای ئەوە بکە ئەوە هیچ بنەمایەکی نییە و ئەوە درۆیەکی مەحزە و ئەوە ئیفترایە بە کە هەرێمەکرێەوە بە دانیشتوانی هەرێم خەڵکی هەرێم تێکۆشاوە قوربانییاوە شەیدیەوە هەزارانمە لێ بریندار بووە هەزاران ئەدام کراوە لە پێناوی چیا بوو لە پێناوی ئەوە بۆ کەچیانێک دروست بێ کە خەڵکی کوردستان لە سایە بحاوێتەوە بگا بە ئامانجەکانی ئیتر من تێناگەم ینی بۆچی خەڵک وا تێبگا کە خەڵکی هەرێم خۆی ئەوێ هەرێمەکەی بڕوخێنی. باشە کاک سەلام وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد خەڵکی هەرێمی کوردستان یاخود کورد بە شێوەیەکی گشتی قوربانی و شەهید و تەسحیەی زۆریان داوە تاوەکو ئەم قەوارەیە ئەم حکوومەتی هەرێمە دروست بووە بەڵام لە ئێستاە کەم و زۆر خۆشمانە بیسین ناڕەزایەتی یاخود دەنگی ناڕەزایەتی دژی حکوومەتی هەرێم لە ناوخۆ لەلایەن خۆمانەوە هەیە نەبوونی خزمەتگوزاری یاخود کێشەی موچە یاخود ئەم دامەزراندن و هەلیکارانی کە لە ئێستاە هەمووی دەنگە و بەرز بووەتەوە پێت وایە ئەم ڕاپرسیەی کە کراوە تا چەند هێزی لەو ناڕەزایەتی خەڵک وەرگرتووە. بڕوا ناکەم لە هەموو وڵاتە ناڕەزایی هەیە حتا لە وڵاتە هەرە دیموکرات و پێشکەوتەکانیشە ئەو تا ڕۆژانە بینی لە لەندەن لە پاریس لە وڵاتانی سکەناڤیا لە ئەمریکا خەڵک هەیە ناڕازی بێ ئەمە ئەو نیە بێ خۆ زەمانی ڕژەمی پێشوو سەدام حوسێن نییە کەس نەوێری بێتە سەر جادە کەس نەوێری قسەی خۆ بکە ئێستا ئێمە لە سیستەمێکی دیموکراتی فرەیە ژین حزبی جیاواز هەیە بیرۆڕای جیاواز هەیە خەڵکی جیاز هەموومان دیمان ئەو ڕۆژانەی کە ڕاپرسیەکرا بۆ سەربەخۆی کوردستان خەڵکێکە بوو تەلەڤیزۆنی دانابوو ئەو نابۆ سەربەخۆیی لەگەڵ ئەوەشە مەقبوڵمان کرد بەڵام دەرکەوت بە واقعی کە 92.7 دانیشتوانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەدان کە هەرێمەکەمان سەربەخۆ بێ نەک فێدرالیش بێ سەربەخۆ بێ
ئەوە ڕاپرسی ڕاستەقینە کە گەلەکەمان بە ئارەزوی خۆی هەموو حیزبەکان شانازیان بۆ کرد دەستی مەرەکەباویان بەرزە کردەوە کە فلان حیزب بوو تر چەپە ڕاستە ئیسلامیە ناوەڕاستە هەموو بە شانازیەوە هەنوو ئێمە دەنگمانەوە کەسێکە دی بێت بوێرێ بڵێ وەڵام من دژی سەر بەخۆی کوردستان دەنگمەوە ئەوەی دەنگی شیاوە بەدزیەوە لە هەموو وڵاتێکیشە خەڵکێکەیە کە دژی میلەتێکی خۆیەتی ئەوەش بەڵام لای ئێمە ئیسبات بوو کە کەمینەیەکی زۆر کەم من ناتوانم بڵێم هەڵخەڵەتێنرا و یا لە تەسیراتی ئەم لاولە لەسەر بووە بۆیەوە ئەژینە بەڵام گرنگ ئەوەیە کامیان گرنگە بۆ خەڵک بۆ وڵاتان بۆ دنیا حتا بۆ حکوومەتی عراقی 92.7 دانیشتوانی هەرێم کە بڵێن بڵێ بۆ سربەخۆیی یان لە سا 3 و 5 و 7 ئەوەی کە دەنگی نەخێریانەوە هەموو ئینسانێکی عاقڵانە بڵێ ئەکسەرێتێکی یەجگار زۆریش 92.7 لە سا 93 خەڵکی هەرێم. بەڵێ سپاس بۆ سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ تێبینی و ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون خواتان لەگەڵ سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوە.